پێشەکی لێرەوە پیرۆزبایی خۆم لە هاوڕێنەی ڕێخستنەکانی دەرەوەی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لە وڵاتە جیاجیەکان دەرەبڕم بۆ سەرکەوتنی کۆنفرانسی پێنجەم. طبعاً بەجیا لەوەی کە وەکو هەر حیزبێکی سیاسی وەکو لاینی ڕێخستن 2 ساڵ جارێک بەپێی دیارە بەپێی پێڕەوەکە ئەمە هەمانە 2 ساڵ جارێک کۆنفرانسی خۆیەکە و طبعاً ئەو کۆنفرانساکە بێتە هەلومەرجێکەوە بۆیە بابەتەکانی مەسەلەکانی پێویستە بێ بە ئەو هەلومەرج و دۆخەوەکە لەو کاتەیە هەم بە شێوەیەکی گشتی جیهانی پێ تێپەڕێ وانیش کۆمەلگەی کوردستان و عێراق و ناوچەکەی پێ تێپەڕێ. بۆیە بابەتەکانیشی سەرباری ئەوەی کە حتمەن بەشێکی تەرخانکراوە بۆ تون و تۆڵکردنەوەی ڕێخستنەکان و باری تەنزیمی و ڕێکوپێکردنی کاروبارەکان و هەر جۆرە ئارایشێکە لەو بارەوە پێویست بێ، بەڵام بەشی سەرێکیەکەشی پێویستە بەوەی کە لە هەلومەرجی تازەی دنیاییە ڕێخستنەکانی حێزە بووە خودی ڕێکخراوی دێرەوە وەکو با بڵێن ئۆرگانێکی باڵاتر وە بەمانایەک ڕابەریکردنی تەواوی ڕێخستنەکان لە وڵاتەکانی ئەوروپا و کەنەدا و ئەمریکا و ئوسترالیا چۆن خۆی وەکو ئەو ئۆرگانەوە چۆن تەنزیمات و ڕێخستنەکانی وە طبعاً ئەگەر دەرفەت بێدێ مەسەریشی چۆن تەنانەت خەڵکی ئازادی خوازی دەوروبەری خۆی سازەدا بۆ ڕوبەڕووبوونی هەلومەرجە تازەی وە چ ئەرکۆزایەکێکە کەوتە سەرشانی کۆمونیستەکان و خەڵکی ئازادی خوارد. بۆیە بەجیا لە کارە ڕۆتینیەکانی کە لە کۆنفرانسەکانە پێویستە بۆ ترێ مەسەلەی راپۆرتی کارە کاروبارەکانی دەورەی بینی نێوان کۆنفرانسی 4 و 5ەکە وەکوتم 2 ساڵی خان ئەو ماوەیەوە هەرچ کاروبارێک و پێداویستێکی تری ڕێخستن و تەنزیمیکێتە پێشەوە. بەجیا لەوانە ئێمە تەرکیزمان لەسەر کۆمەڵە مەسەلە بوو. ئەگەر ئیجازە بێ لێرەیە من باسێکم، ینی من پێویست وەکو چوارچێوەی ئەو بابەت و مەسەلە گرنگ و سیاسیانی کە کۆنفرانس تەوەری لە دەور بەستە بوو و وەکوتم لە چوارچێوی چه هەلومەرج و دۆخەکەیە. بارحاڵی ما هەموو زانین کە سەرەکی ترین مەسەلەکانی ئێستای دنیا ئەم جەنگ و شەڕ و جەنگخوازی و حتا میلیتاریزمەیە کە چ بە دوای جەنگی ئۆکرانیا بە جۆرێک دنیا و بەتایبەت ئەوروپای داگرت، بەڵام بە دوای جەنگی غەزە و بەدێ هێرشی وحشیانەی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بۆ سەر غەزە و حتمەنەوە ئێستا وەکو لە بەنامەکانی پێشوشتانە بوو لەسەر لوبنانیشی هاتۆتە سەر فەزای جەنگی میلیتاریستی جیهانی فراوانتر و گەورەتر کردێتەوە. لە هەلومەرجێکی لەم بابەتەیە بە وەکو بەشێک لە پێداویستیەکانی بۆژوازی جیهانی باڵەجیاجیەکانی ئەوانی کە منافسە و با بڵێن ململانەیان لەسەر بردننی بەشی خۆیان لە دنیای تازە هەیە، ڕووپۆشی جیاوازی ئایدۆلۆژی و فکریش بۆ سیاسەتەکانیان بۆ جەنگخوازیەکانیان بەجیا لەوەی پاسا بۆ جەنگەکانیان دێتەوە. وەکو بینیمان لە ئوکرانیا پاسایی خۆی هەیە، وەکو بینیمان لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە پاسایی خۆی هەیە، بۆمەی ئێستا بۆ سەر لوبنان پاسایی خۆی هەیە. ئەو پاساوە چەند دروستی یا دروستنیە یان خەڵک باوەڕی پێکە یان نا، بەڵام پاسایەکە و کاری پێکە. بەڵام بەجیا لەوانە مەسایلێکی ئایدۆلۆژی ئاماژەتان بە هەلومەرجەکەدا ئەگەر بە دیاریکراوی بچنە سەر ئەوەی کە ئەهمیەتیم کۆنفرانسە لەم هەلومەرجەدا. بەڵێ منی ویستمەوە بڵێم کە لە هەلومەرجێکی لەم بابەتەیە کە ئەم ڕووپۆشە ئایدۆلۆژی ئەوانە کە بۆژوازی دەسی بۆ بە زەقترینی ئەوەیە کە ڕەسمیەت بە هەلومەرجی جیهانی میلیتاریستیەیە. یعنی ئەمە تەسیرێکی تەواوەتی لەسەر ژیانی هاوڵاتیان دانیشتوانی ئەم وڵاتانەدانێ. مەسەلا ئەمە مەسەلەیەکە کە مەسەلەی ئێمەشە، ئەو ژەوەیە کە لە دەمی خەڵکی ئەگەرنەوە لە فشار بۆ خەڵکی هێنن گرانی بەرزکردنەوەی فایزی بانکەکان و چیشێن، بەڵام لەوەوە بە ملیارەها دۆلار و یۆرۆ و پاوند و کرۆن و چیچی تەرخانەکەن بۆ هەزا جەنگیەکان. ئەمە تەسیراتی بێتە سەر ژیانی خەڵکی کرێکار و بێبەشی وڵاتانە لە زمنیە خەڵکیێکی کوردستانی. ئەگەر ئێمە وەکو حیزبێکی تایبەت بە کۆمەلگەی کوردستانی عێراق خەڵکیێکی کوردستان کە دانیشتووی ئەم وڵاتانە ڕاستەوخۆ تەسیراتی بێت لەسەر ژیانی ئەو خەڵکە کە بەشێکی لە چینی کرێکاری یاخودلانی کەم بەشێکی ئەگەر زۆریش پەراوێز نەکراوی بەشێکی لە چینی کرێکاری ئەو وڵاتانە و خەڵکە دەستەنگەکەی. مەسەلەیەکی ترەوەیە کە لەباری ئایدۆلۆژیەوە با بڵێن دەڕەواجی پێدرێ مەسەلەی دژە بیانی بوون و ئەوەی کە پێوترە ڕێسیزم و ڕەگەزپەرستی ئەوانەیە. ئەمە تەسیراتی جدی دانێ. ئەگەر لە ساڵانی پێشوە لە شوێنێکە و گروپێکی
نازی یا فاشیستی یاخود حتا ڕەسیستی سەری هەڵبێنایە لە دەلاوە دەم لێی بەرزەبەوە و خودی دەوڵەت ڕوبەڕوویە بۆ ئێستا ئەمە ڕۆچێتە نێو جومگەکانی دەوڵەت و یاسا قوانینەکانەوە و بە هەر حاڵ نمونەی زۆر ئێستا بەرنامەی تایبەت نیەوە زۆر هەیە لە هەوڵدان بۆ نەک پەراوێزکردنی خەڵکی بیانی بەڵام سەرکوتکردنیان بە ناوی جیاجیاوە جیاکردنەوە دابڕانیان ئیهانەت پێکردنیان تا ئاستی پەلاماردانیش بە هەر حاڵ نمونەی لەو بابەتانە زۆرتم بابەتەکە نەکەینەوە ئەمە تەئسیری ڕاستەوخۆ کاتە سەر کاروباری ئێمە تەبعاً مەسەلەی ژیان و مەعیشەت و ئەو جۆرە شتانەش بۆیە یەکێ لە فۆکەسی ئەسڵی کۆنفرانسی ئێمە ئەو بوو کە لە هەلومەرجێکی لەم بابەتەیە کە بەجیا لەوەی کە چینیکیەکان هەمیشە خۆی هەر بەرهەمێنێ و هەمیشە ژۆک و هاوکێشە گشتی لە هەموو دنیای هەیە بەڵام لە بەرهەمی خۆی بەردار نییە ئێستا ئازادیەکانە کۆنیژە پرسیارە و ئێستا کۆنەپەرستی سەر بەرزەکات بەس سەری بەرزکردوێتەوە ئێستا ڕێسیزم و فەشیزم سەریان هەڵداوەتەوە لە وڵاتێکا کە ئاسان دەنگ لە نازیزم نەبووە گروپی منەظەمیان دروست بووە و ئەحزابی گەورەی ئەوروپیوانە چنە پشتیان و ڕۆن ئەو ئەحزابە گەورانە دەنگیانن لەنێو پەرلەمانەکانە ئەمە تەئسیرە کاتە سەرەوەی کە تۆ یعنی کارە کاتە سەرەوەی کە تۆ بەشێ لە چینی کارگەری ئەم وڵاتانە چۆن خەبات لە دژی ڕاسیزمەکەی کە چۆن بەشی ئەوی بە بەشێکی هەڵپێکرا لە خەباتی خەڵکی بێ بەشی ئەم وڵاتانە بۆ باشترکردنی ژیان بۆەوەی کە پێش بەهێرشی بۆ ژوازی وڵاتانە بگری یعنی مەسەن بۆ نمونە بیمەکانت کەمەکەنەوە بیمەی تەندروستی کەمەکەنەوە هێرشەکەن بەسەر خەڵک لە تەمەنی خانەنشینیەکان بەرزەکەنەوە لە 65 بەرەو 67 و تەنانەت ئێستا لە هەنێ ئەحزابی ئەو پەڕی ڕاستە قسە لەواکەن ئەڵێن تا 7 ئینسان ئەبێ کار بکە نەبێدا بنیشێ بەجێلەوەی کە باگراوندی کاری پێشووی چیە و ئەوانە مانە هێرشێکن کە هەموو ئێمە ئەگەر بە معنای بڵم کورزمانانی دانیشتوی دەرەوەی وڵاتی دەرەوەی وڵات ئەگرێتەوە یەخی ئێمە مناڵەکانمان ئەگرێتەوە چۆن تۆ بی بە عنوانی کەسانیش کۆمونیستەوی بە بەشی لە ئەم خەباتە و خۆت هەڵەپێکی لەگەڵ ئەم خەباتە ڕۆژانەیە لە خۆپیشاندان و مزاهراتەکانیە لە فعل و انفعالی کۆمەلگاکەیە چۆن بەشدارێبی ئەمە مەسەلەیە بوو مەسەلەیەکی ترەوەی کە بەڕاستی ئێمە دانیشتوی دەرەوەن بەڵام خەڵکیشین پەیوەندیمان بە کوردستان ینی هەموو مەبەستم خەڵکی کوردزمانانە شێوکی گشتی سەرباریەوەی کە جەم سەربەندی بۆ لەگەڵ ئەحزاب و لایەنەکان و بەخۆڵەوە پۆلیسیۆن و ئیسلامی چی هەرچی بەڵام ڕەبتمان بە کۆمەلگای کوردستانەوەیە لە کۆمەلگای کوردستانان ناڕەزاتیەک بێن و چ نەدرێ ڕاستەخۆ تەئسیرە کاتە سەر بەشێکی لە هەڵسۆڕانی خەڵک بۆ بە هەڵسۆڕانی ئێمە لە کۆمونیستەکان بە ئازادی پێشە لەکە خەڵک لەسەر ڕادربڕین زیندانیە کرێ خۆتان شایەتی نمونەکانی زیندانیانی بادینانن لە هەموو ئەو مەسەلانە ئێمە بە تایبەتی کۆمونیستەکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش هاوڕێیانی ڕخستی ئێمە ڕخسنەکانی ئێمە دەورێکی باڵامان بۆ لەوەی کە بتوانین دەنگی ناڕەزایەتی خەڵکی پێکار و زەحمەت چێش دەنگی مامەسایانی ناڕازی دەنگی ژنانێک کە لە زۆر مستنی ئەو کۆمەلگایە دەنگیان هەڵبڕیوە نوێنەرایەتی بکەین و لێرە بگا بە دام و دەستگانی و دەوڵەتیەکان ئەگەر بینە سەر بەشی ئەوەی کە بڕیارەکان لە ئەم کۆنفرانسەدا چی بڕیارێکی لێ هاتە دەرەوەیان ئەگەر بە شێوەیەکی تر بپرسم ئەگەر 2 ساڵی تر چاوپێکەوتن بکەینەوە کار و چالاکیەکانی ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چی کردووە چی جۆرە دەستورکارێکی خستوەتەوە دەستوری کاری خۆیەوە بەو تەسویرەوە کەیام لەسەر هەلومەرجێک کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە دوو مەسەلەی ئەسڵی زۆر گرنگە بۆ ئێمە یەکی ئەوە کە ئەخیری قسەکان ماوە مەسەلەی ناڕەزایەتی خەڵک ئەم دەنگە نابێ وەک لە کوردستان سەرکوتەکرێتە قەلا خەڵکەکان جواییش تەبعاً فریانە دەن هەڵیانە خڕێنن یانکەنە هێزی جەکداری خۆیان ئەمە مەسلەی کابێ ئینعکاس بکاتەوە ڕنگ باتەوە لە دەرەوە ئەم پشتیوانی بۆ ئەم مەسەلە بێ ئەم نابێ ئەمە دەنگی کە خەفەکراوە بێ لە کوردستانە بۆیە لێرە بردووە سەرباریەوەی کە ئێمە بەڕاست وەکوتم ڕخسنەکانی ئێمە دەوریکی باڵایان بۆ لە ڕێخستنی ناڕەزایەتیەکان بە دژی سەرانی دەسەڵاتدارە هەر شوێنە دەرکەوت بن دەور و نەخشمان بۆ لە بەریێنانی پشتیوانی بۆ خەڵکی ناڕازی بۆ مامەسانی ناڕازی بۆ داکوتیکردن لە ئازادی با بڵێین ئازادکردنی زیندانیانی بادینان هەموو ئەمانە فراوانترە بێتەوە بە ڕوومان ئەگەر تا ئێرەمان هێناو لێرە بەدووە ئەمە ناخوات ئێمە بێ ئەمە لەسەر مێزی تەواوی ڕێکخراوە کرێکاری ڕێکخراوە سۆشیالیستی و کۆمونیستیەکان و بە هەر حاڵ بە هەج ڕادێ خۆ بە چەپزانەکان دابنین بۆ کە
هاوکار لەگەڵەوەی کە پشتیوانی ئەوانە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بەدەستێنین، بەڵام عاملێکی فشار بن لە ڕێگەی دەسەڵاتی ئەم وڵاتانەوە کە نەهێڵن دەسەڵات لە کوردستان و لە عێراق هەروە بە ئاسانی پێشێلی مافەکانی خەڵک بکە، مافیان ببڕێ، موچیان ببڕێ، ئازادیان پێشێکە تا ئاخری. بۆیە من بەیندانێکی زۆر کراوەتر و گەورەترە. ئێمە لەم کۆنفرانسای خۆمان بۆ ئامادە کرد کە نابێ بێڵین هیچ مەسەلێت تێپەڕێ بەبێەوەی کە دەنگی ناڕەزاتی ئەم لێرە بەرز بێتەوە، نابێ بێڵین هیچ مەسەلێت طبعاً ئەمە تەنها مەسەلەیەک نییە لە چوارچێوەی ڕێخستن و تەشکیلاتەکان ئێمە بمێنێتەوە، مەسەلەیە کە ڕەبط بێتەوە. ئێمە بڕیاری ئەومان هەیە کە لەگەڵ هەر کەسێکی ئازادی خواست، هەر کەسێکی یەکسانی خواست کە هەر کەسێ بە ئەو سیستمی لە کوردستان ڕوا بڕێەوە ناڕازیە تەرەفین بووی پێکەوە هاوشان یەک بتوانین کارکەین و دەنگی ناڕزایەتی خەڵکی کوردستان باشتر و تووتر بگەێنرێتە دام دەستگا نێودەوڵەتیەکان. مەبەستمان لەمانەش پشتیوانی کرێکاری ئینتەرناسیۆناڵی جیهانیە لە حرەکەتی خەڵک و لە لایشی کەشەوە هەر ئەو خەڵکە مەسەلەن وەکوتم لێرە بێکاری زیادەکە، لێرە بیمەکانە دەسەنەوە، لێرە مافی تو پێشێک لێرە هێرش بۆ سەر مافەکانە دەستێکە، لێرە گرانی یەخەتەگرێ، لێرە کرێکە و بە ئاسی گرانی بەرز نابێتەوە. ئێمە ناتوانین ئاوادا بنیشین چۆنەڵی دەست بە چاومان و بگرین و بڵین ئەمە مەسلەی سۆسیالیستەکانی ئەم وڵاتەیە، مەسەلەی خەڵکی تەنها کرێکارانی ئەم وڵاتەیە وەکو بەشێک لەوە بێ دەور و نەخشمان ببێ. بۆیە بۆ ئەمە نەخشەمان هەیە، نەخشەی ودمان هەیە کە هەر حاڵی دەجێگەیەوە ئێمە تەفاسیلەکەی باسکەین کە چۆن لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە نوێنەرایەتی میل و جۆر مەسەلەکانی کرێکارانی وڵاتاکەن ئەم خەباتە لێک هەڵپێچین، هەم بەشێ بین لە خەباتی ئێرەوە، هەمیش بەشێ بین لە بەرزهێنانی پشتیوانی لە ناوخۆی. یەک مەسەلێکی ترەوەیە کە هەر ڕەفتەوێتەوە بە کۆمەلگای کوردستانەوە و لە دەرەوە توانی ببین، ئیش ئەوەیە سەرباری ناڕەزایەتی خەڵکێک بەو دەسەڵاتە بەو سیستەمە. بەڵام ئەبینی هێشتا فەرهەنگێک لە نێو خەڵکی کوردزمانانە هەیە کە جێداخە، بۆیە لەم جێداخە لەبەرەوەی فەرهەنگێکە کە خۆی و خەڵکە لەوێ بەجۆرە لێ هەڵهاتووە، ڕای کردووە لە دەستی، بەڵام لێرە سێرەی پیادەیەکە لە بەرامبەر ژنی، لە بەرامبەر مناڵی، لە بەرامبەر خۆی، لە بەرامبەر گروپێک کە ئەو بە نەیاری زانێ هەر چی پێ. ئەم مەسەلێ حتا لە مەسەلەی بیرروڕا و فکرە و ئەوانەوە یعنی کۆنەپەرستیەکی ئیسلامی لە کوردستانە سەر هەڵەدا ئافرادی دەسەڵات هەریەکەی ڕەوت و باڵێکی ئیسلامی یەکرێ، ئەمە یانەوێ ڕەنگ باتەوە لە نێو کوردزمانانی دانیشتوانی دەروی وڵاتی شاو. مەسەلێکی ئێمە بۆ جوێنە نابێ یەڵێن ڕێگەی بۆ چۆڵ ببێ توان بە ئاسانی بیکەن ببێنە پێشەوە. ئەمە جگە لەوەی کەمە تەنها ئەرکوکاری کۆمونیستەکان نییە، ئەزانین هەزاران خەڵک هەیە کە ناڕازیە بەو جۆرە لە ڕەفتاری دەسەڵات، ناڕازیە بەوەی کە کۆنەپەرستی نەتەنها باڵ کێشێ بۆ دەرەوە، تەنها لە کوردستانیشە نێڵێن بە کۆنەپەرستی ئیسلامی و مەسلەی دژەژنی و ئەوانە بەرەو بسێنێ. بۆ ئەمە یەکێشکە لەو مەسەلانەیە کە ئێمە لە چوارچێوە کارەکانمانە. طبعاً ئەوانە مەسلەیەکە ڕەبتی بە ڕۆژ و کار و مەسائلێکەوە کە ڕۆژانە دێتە بەردەمان، پێ بە پێیەوە ئێمە نەخشەی ورتری بۆ دانین. بەرحاڵ بە کورتی منەوە بێڵم کە کۆنفرانس دەستی بۆ ئەم مەسەلانە برد، خۆی بۆەوە حەزر کرد، بۆیە بە معنای کۆنفرانسێکی تەنزیماتی ڕێکخراوی تەشکیلاتی نەبوو، بەتەنیا کۆنفرانسی حیزبێکی کۆمونیستی کارگەری بوو کە لە دەروەی وڵاتە قۆڵەوە هەڵەماڵێ لە ئاسی نێودەوڵەتیە لەگەڵ تەبەقەی کارگەرە خۆی هەڵپێچی لە خەباتیە و هاوکاتیش پشتیوانیی ئینتەرناسیۆناڵی بێ بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش و طبعاً وەکوتم مەسەلەی ژنان و مەسەلەی کۆنەپەرستیش. بۆیە کۆمەڵی ئەرک و وەزایفی گەورە کەوتە سەر ڕەخسنەکانمان و ئێمە خۆشبەختانە کۆنفرانس بە ڕوحەیەتێکی باڵاوە خۆی بۆمە ئامادە کردووە، هاوڕێیانێک وەک لە ڕاگەیانەکە شەبینێتان هاوڕێیانێکی زۆر زۆر قۆڵمان لێ هەڵماڵی و دەستمان خستە ناو دەستیەکەوە کە کۆمیتێ ڕابەری ئایندە لە 15 کەس پێک هاتوو. هیوادارین طبعاً ئێمە بە پشتیوانی خەڵکی ئازادی خواز و یەکسانی خوازی دانیشتوی دەرەوەی وڵات بتوانین هەرچی زیاتر پێشکەوتن خوازی ڕەوتی یەکسانی خوازی و ئازادی خوازی بەهێز بین و بەربە ڕاسیزم و کۆنەپەرستی بگرین و بین ببەشێ لە خەباتی چینی کرێکاری وڵاتانشکە بتوانێت خەباتی ئینتەرناسیۆناڵی لەگەڵ هەم لە وڵاتانەوە لە هەم سەبارەت بە پشتیوانی لە خەڵکی کوردستان خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بەدەست بێنێت. ئەگەرچی لە بەشە قسەکانی خۆشتانە هاو بەڵام دەمەوێت لە کۆتاییدا پەیامی ئێوە بۆ کوردزمانانی دەرەوەی کوردستان ئەوانەی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا
ئەژین پەیامی ئێوە و ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمسیکرەکاری کوردستان بۆیان چییە؟ من بۆی کاتی ئەوە زۆر نەگرم بەڕاستی ئێمە لێرە بەدووە لەسەر هەر مەسلەیەکێتە پێشەوە قسەی تایبەت و پەیام و ڕاگەیاندن و بەیان و چالێکیوانەمانە بێت تاکە قسەیەکە بم بێژەوەیەکە داوا لە هاوڕێیانێکەکەم کە حتمما کەسانی کۆمونیست و سۆشیالیستن کەسانێکی یەکسانی خواز و ئازادی خوازن بەڕاستی لە دڵەوە بۆ باشی خەڵکی کرێدار و زەحمەتکێشی کوردستان تێکۆشن لە دڵەوە پێیان خۆشە خەڵک ئاسوودە بێ خەڵک ژیانی باش بێ خەڵک لە دژی کۆنەپەرستی بێ قۆڵی لێ هەڵماڵین پێکەوە لە هەر مەیدانێکە کە قابلی ئەوەیە کە بەر بە کۆنەپەرستی بگرین وە بتوانین چۆنەڵێ ریزێکی قایم لە خەباتی کرێکاری لە دەریشۆ بەدەستبێنین پەیامەکەمەوەیە کە بەشدار بن هاوکار بن لەگەڵمان لەگەڵ کاروبارەکانمانە ئێمە بەعینەکێکی تەشکیلاتیەوە تەمەشای ئەم کارانە و ڕوبڕوو ئەم دۆخە نابینەوە وە هیوادارم کە بتوانین لە هەر وڵاتەی بەپی هەلومەرجی وڵاتە و میکانیزمەکانی وڵاتە خۆی توانین کارێک بکەین کە ئیمکانی ئەوەی ببێ خەڵکانێکی سۆشیالیست و کۆمونیست و ئازادی خوازی یەکسانی خواز بەلای خۆیان ڕابکێشە و بتوانین پتەوتر ڕۆبەرەی و هەلومەرجە بینەوە بۆ تاکە پەیامە